ئێمە بڕیارمانداوە وەکو حکوومەتی هەرێمی کوردستان دەرکەوتنەکانی جێگری سەرۆشی حکوومەت زیاتر لە سەرۆکەکەی و بەردەوامبوونی یەکێتی نیشتیمانی کوردستان لە حکوومەتدا و هەوڵدان بۆ دۆزینەوەی چارەسەر و کۆبوونەوە لەگەڵ چین و توێژە جیاوازەکان و بێدەنگی لەسەر هەموو کێشەکانی هەرێم و کێشەی سەرۆکایەتی پرسیاری ئەوەی لای بەشێک لە هاوڵاتیان دروست کردبوو کە ئایا بۆ یەکێتی ئەمە دەکات و بەرامبەر بەچی دەیکا. یەکێتی کە ئێستا لە دوای پارتی بەرزترین پۆستەکانی حکومڕانی بەدەستەوەیە لە هەرێمدا پشتی پارتی بەرنەداوە لە حکوومەتدا و قوبات تاڵەبانی جێگری سەرۆکی حکوومەت هەوڵ لەگەڵ مامۆستا و فەرمانبەران دەدات کە بایکۆتی دەوام نەکەن و خۆپشاندان ئەنجام نەدەن. ئەمە جگە لەوەی دەستگا ئەمنیەکانی ژێر دەسەڵاتی یەکێتی ڕێوشوێنی توندیان گرتۆتە بەر بۆ ڕێگری لە ئەنجامدانی هەر خۆپشاندانێک. جێگری سەرۆکی حکوومەت کە نوێنەرایەتی یەکێتی دەکات لە حکوومەتدا جێبەجێکاری بەرنامەی یەکێتیە لە حکوومەتدا. بەپێی زانیاریەکانی NRTش هەڵوێستی قوبات تاڵەبانی هەمان هەڵوێستی باڵی دەستڕۆشتووی یەکێتیە لەسەر بەردەوامبوون لە حکوومەت و هەوڵدان بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ قەیرانەکان و بەردەوام قوبات تاڵەبانی پشتیوانی نێچیروان بەرزانی دەکات لە کابینەکەیدا و هەندێک دەڵێن ئەوەی قوبات تاڵەبانی بۆ ئەم کابینەیی دەکات تەنانەت وەزیرەکانی پارتیش ئەو جۆرە پشگیریە ڕاهەیە ناکەن. پرسیارەکانی بەشێک لە هاوڵاتیان سەبارەت بە پەیوەندیەکانی یەکێتی و پارتی ئەرزوو لەلایەن هێمنهەورامی ئەندامی سەرکردایەتی پارتی وەڵام درایەوە کە ئەو دوو حیزبە بەنیازن ڕێکەوتنامەیەکی نوێ ئیمزا بکەن کە بەپێی هەندێک زانیاری بازڵەوە دەکرێت لە ماوەی داهاتوودا هێرۆ ئیبراهیم ئەحمەد سەردانی بارزانی بکات بۆ واژۆکردنی ڕێکەوتنێکی نوێ لەگەڵ پارتی، بەڵام تا ئێستا پێ دەچێت ناوبراو ئەو بڕیارەی نەدابێت کە بچێت و ئەو سەردانە ئەنجام بدات. ئەوەی لە ئێستادا تێبینی دەکرێت تەنها پشتیوانی قوبات تاڵەبانی نییە بۆ کابینەکەی نێچیروان بارزانی، بەڵکو بێدەنگی هەندێک لە پارلەمانتارانی یەکێتیە کە پێشتر لەسەر باڵی دەستڕۆیشتووی یەکێتی ئەژمار دەکران و ئێستا بە هیچ شێوەیەک لەسەر هیچ کام لە کێشەکانی هەرێم ڕەنگیان نییە و دەرناکەون. ئەمەی باس کرا تەنها زانیاریەکی نهێنی نییە، بەڵکو هێمنهەورامی ئەندامی سەرکردایەتی پارتی ڕۆژی 24 کانونی دووەمی 2016 بە ئاژانسی ئەنادۆڵۆی تورکیای ڕاگەیاندووە پارتی و یەکێتی هەریەکەیان پرۆژەی خۆیان ئامادە دەکەن بۆ ڕێکەوتنە نوێیەکە و خاڵی هاوبەشیشیان زۆرە. بەپێی قسەی بەشێک لە چاودێرانی سیاسیش یەکێتی خواستی نزیکبوونەوەی لە پارتی زیاترە وەک لە گۆڕان، بەڵام هۆکاری ئەوەی بە ئاشکرا ئەو کارە ناکات و وردە وردە هەنگاو دەنێت بۆ ئەوەیە کە پەیوەندیەکانی لەگەڵ گۆڕاندا تێک نەچێت و هەروەها بەشی زۆری قاعیدەی یەکێتی نیگەران نەکات بەم هەنگاوە، بەتایبەت پاش ئەوەی لە ماوەی ساڵی ڕابردوودا یەکێتی بە جۆرێک لە جۆرەکان پشتیوانی جەماوەری و لایەنگری زیادی کردبوو بەهۆی هەڵوێستەکانی ئەم حیزبەوە لەسەر چەند بابەتێکی گرنگی سیاسی و بەتایبەت کێشەی سەرۆکایەتی هەرێم، بۆیە ڕەنگە نەیەوێت ڕاستەوخۆ ئەم ڕێکەوتنە ئیمزا بکات، بەڵکو وردە وردە بابەتی ڕێکەوتن لەگەڵ پارتیدا دەدەن بە گوێی ئەندامان و لایەنگرانیاندا و تا ئێستاش پارتی زیاتر باسی ئەم بابەتە دەکات. ئەو پرسیارەی لێرەدا دروست دەبێت ئەوەیە کە ئایا یەکێتی داواکاریەکانی بۆ پارتی چی دەبێت لە ڕێکەوتنە نوێیەکەدا و پارتیش چ مەرجێک بۆ یەکێتیدا دەنێت؟ ئایا ئەم جارش خاڵەکانی ڕێکەوتنە استراتیژیەکە دوای چەند ساڵێک لە ئیمزاکردنی بڵاو دەکرێتەوە یان ڕێکەوتنێکی شەفاف دەبێت و بۆ ڕای گشتی ئاشکرا دەکرێت؟ و ئایا ئەندامان و دەنگدەرانی یەکێتی ڕایان چی دەبێت لەسەر ڕێکەوتنێکی تازە و لە هەڵبژاردننی داهاتوو چ کاریگەریەکی دەبێت لەسەر یەکێتی؟